بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز هیوای خۆشی و شادیتان بۆ دەخوازی ئینشاءڵڵا ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال لە بەرنامەیەکی پامی ڕۆژدا هاتینەوە خزمەتان بۆ هیوایی کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پامی ڕۆژ سڵاوتان دەبێت. ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون وەک هەمیشە دوو بابەتی سەرەکیمان هەیە کە دیارە تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر ئەو نەڕەزایەتیەکە لە ناو کەرکووگا سەری هەڵداوە لەلایەن گروپێکەوە دژی گرانکردنی نرخی مۆریدەی ئەهلی کە دیارە قەرار وایە کە خۆپشاندانێکیش ساس بکەن ئەمڕۆ. بەڵام ئێمە تەوەرێکمان تەرخان کردو قسە لەسەر ناڕەزایەتیەکانیانەکەین بە تایبەتی لەوەی کە کەرکووک خاوەنی چەند وێستگەیەکی بەڕێوێنانی کارەبایە بۆیە دەبێت لەم کاتەیە بۆچی کەرکووک بێ کارەبا بێت و کارەباشی هەموو پێوەستە بە حکوومەتی عراقیەوە. بەڵازان لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە پەرتووکێک دەکەین کە بۆ جاری چوارەم چاپ دەکرێتەوە کە باز لە ئادابە ئیسلامیەکان دەکات بۆ گەنجان و تازە پێگەشتووان کە زانین ئەو ئادابانە چین وە گەنجان پێویستە چۆن بتوانین لە مەکانی ئیسلام ئادابە ئیسلامیەکان جێبەجێ بکەن لەم سەردەمی جیهانگیریەدا و لەم سەردەمی تەکنۆلۆژیایەدا گرنگە کە گەنجان ئاینی پیرۆزی ئیسلام فرامۆژ نەکەن بەو پێی کە هەم بۆ ژیان و هەم بۆ قیامەتیشیان سوودێکی ئەجگاری دەبێت. ئێمە لەو تەورەیەدا باز لەو کتێبە دەکەین زانین ئەو کتێبە باز لە چی دەکات و ئادابانە چین کە بۆ گەنجان پێویستن ئەنجام بدرێن. دەستپێک دەچینە لای کەشوهەوا.
بەڵێ بنێرانی عزیز دەچین لای تەوەری یەکەی بەرنامەکەمان کە ماوەیەکە لە کەرکووک دەنگی ناڕەزایی ئەوەی هەیە کە زۆرێک لە مۆلیدە هەلێکان نرخەکانیان بەرز کردوتەوە ئەمەش بۆتە هۆی ناڕەزایی لای بەشێک لە دانیشتوانی پارێزگای کەرکووک بۆ قسەکردن لەم بارەیەوە میوانداری زۆر بەڕێز ساماڵ بازیانی ئەندامی گروپی شەقامان کردووە کاک ساماسڵای خوا لەبێت سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. سڵاوی خوا لە ئێوەی بەڕێز و زۆر خۆشەویست دەستخۆشیتان لێ یەکەم و سڵاو لە هەموو بینەرانی شاشەی پەیامی خۆشەویست. زۆر سپاس کاک ساماڵ هۆکاری گرانبوونی نرخی مۆلیدە هەلێکان بۆچی دەگەڕێتەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ناڕەزایی بەشێکی زۆر لە دانیشتوانی کەرکووکی لێکەوتەوە؟ بەڵێ دیارە ئێمە وەکو دانیشتوانی شاری کەرکووک لە ماوەی ڕابردوودا نرخی ئەمپێرەکان لە شاری کەرکووک بەو ئاسەی ئێستا نەبوو بەڵام لە دوای ئەوەی کەوا 16 ئۆکتۆبەر بەسەرا هات و ڕۆژانی بەداوا هات هێواش شێواش نرخی ئەمپێری مۆریدا لە شاری کەرکووک بەرەو هەڵچوون دەچوو هەتا گەیشتە ئەوەی کەوا ئەمپێرێک لە ماجێکە نرخەکەی بۆتە 12,000 بۆ 13,000 دەگۆڕێت بۆ گەڕێکی تر لە گەڕەکەی 12 گەڕەکەی 13 و ئێمە شۆکو دانیشتوانی شاری کەرکووک هەستاین بە کۆمەڵێک چالاکی بۆ ئەوەی کەوا ناڕزای خۆمان دەڵبڕین بەرامبەر ئەم باسە بەڵام ئەوەی کەوا جەنابەت باسەکەی هۆکاری بەرزبوونەوەی چییە ئێمە خۆمان ئەو پرسیارەمان ئاڕاستەی لایەنە بەرپرسەکان کردووە و هەتا ئێستاکە هیچ وڵامێکی ئۆتۆمان دەست نەکەوتووە و ئێمە چاوەڕی وەڵامی بەرپرسەکانین بۆ ئەوەی کەوا وەڵاممان بدەنەوە. زۆر باشە کاک ساماڵ ئەو نرخی کە دانراوە شایانی ئەوەیە کە و کارەبایی لەلایەن مۆلیدە هەلێکان و پێتان دەدرێت واتە کارەباکەش بۆ شێوازە زۆرە کە ئەو نرخە زۆرش دانراوە؟ ئەو نرخەی کەوا ئێستاکە باز دەکەی و دانراوە لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەگە بەراوتێکین بە تایبەتی ئێمە کە لە مانجی نۆ و لە مانجی دا کە وەرزی پاییز دێتە پێشە و جە و فێنک دەبێ کاتی کارەبای نیشتیمانی زیاتر دەبێ ساڵانی ڕابردووە گە تەمەشاکەی نرخی ئەمپێرێک لەم کات و مانگەدا 3,500 و 4,000 بوو ئێستاکە 13,000 واتە 10,000 هاتوتە سەر هەر ئەمپێرێک ئەگە ماڵێک 3 ئەمپێریە بێ واتە 30,000 ئەگە 4 بێ واتە 40,000 ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا بارقورسی دروستکراوە بە تایبەتی ئێمە ئەم ساڵ کە لەگەڵ نەخۆشی و پەتای کۆڕۆنەیە کارەکان کەم بووە هەروەها بەشی زۆر لە دانیشتوانی شاری کەرکووک فەرمانبەری هەرێمی کوردستانن موچەیان بۆ نەهاتووە جاری وایە کەسێکەیە بە موچەی مانگێک 3 جار پارەی مۆلیدە ئەدا ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا خەڵکی نیگەران کات. زۆر باشە کاک ساماڵ پێوەری دانانی نرخی ئامپێرێکی مۆلیدە هەلێکان چۆن دادەنرێت لەوەی کەەوە باوەڕتان وایە پێیوەستە ڕەنگە بە ڕیفراندۆم یا 16 ئۆکتۆبەرەوە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دەڵێن نرخی مۆلیدە هەلێکان بەرەبرە گران بووە؟ بەڵێ ئێمە ئەوەی کەوا ئەبینین لە 16 ئۆکتۆبەر باز لەوە ئەکرا کەوا ئێمە هاتوین قانون جێبەجێ بکەین یاسا جێبەجێ بکەین واتە پێش 16 ئۆکتۆبەر یاسا و قانون نەبووە ئێستاکە دوای 16 ئۆکتۆبەر یاسا و قانون هەیە ئەم یاسا و قانونی تر نازانم بەچی پێوەرێک وای لە نرخی مۆلیدە کرد لە 3,500 و 4,000ەوە بیکاتە 12,000 و 13,000 و ئەو کەسێک کەوا بەرپرسە لە دانانی نرخی مۆلیدە قائمقام و مەحافظە لە شاری کەرکووک و ئەوان هەتا ئێستاکە کە چەندین جار لەگەڵیانە دانیشتوین قسەمان لەگەڵیانلا کردووە یا داشتمان بۆیان بەرزەوە کردووە هەتاکو ئێستاکە وەڵامێکی ئێمەیان نەداوەتەوە بۆیە ئێمە وەکو کەسانێک لە شاری کەرکووک مامۆستایانی ئاینی کەسانێکی سپۆر لە بواری پەروەردە لە بواری لایەنەکانی تری ژیان هەوڵمان خۆمان ڕێخستووە لە گروپی شەقامدا و هەوڵمان داوەکەوە ئێمە خاڵی یەکەم کە دەست پێ بکەین هەنگاوی یەکەم کە دەست پێ بکەین بۆ ئەوەی کەوا بەشێک لەو قورسایە لەسەر شانی دانیشتوانی شاری کەرکووک کەمەوەکەین ئەم باس و خواسەیەکەوە ئێستاکە لەگەڵ جەنابتانە تاتوی دەکەین. کاک ساماڵ خۆی گرانکردنی نرخی ئامپێر یا دیاریکردنی نرخ بەشێکی پێوەستە بە دابینکردنی سوتەمەنی بۆ مۆلیدە هەلێکان لەسەر لە هەرێمی کوردستان بۆ نمونە ڕێژەیەکی زۆر کەم ئەگەر گازیش دابین کرێ بۆ مۆلیدەکان حکوومەت ێرم دابینی بکە بەڵام 2000 خۆیان مادام لە بازاڕی ئازاد
گاز دەکردنەوە و کاتە نرخی ئامپێرەکان بەرز دەبێتەوە. ئێستا ئەوەندێکەوە بە دووەلاسوونتان کردووە قەرارە خۆپشاندان بکەن دیارە دەبێت پێشتر بە دووەلاسوونتان کردبێت کێ سوتەمەنی بۆ مۆلیدە ئەهلیەکان دابین دەکات. ئەگەر قەرار بە حکوومەت بێ دابینی کە چۆن دەکرێت نرخی ئامپێرێک بگاتە 10,000 دینار. بەڵێ ئەوەی کە ئێمە ئاگامان لێ طبعاً ئێمە کاتێک ئەم هەستاین بە کارکردن لەسەر ئەم کەیس و باسە ئەوەی کە ئێمە ئاگامان لێیە لە ڕێی ئیعلامەوە لە ڕێی کتابی فەرمیشەوە ئەوەیەکەوە کازمی ئەمری کردووە کەوا گاز بە مۆلیدەکان بدرێ بەبێ مقابل یاخود بە نرخێکی زۆر ڕەمزی بۆ ئەوەی کەوا ڕێژەی ئەمپێرەکان واتە پارەکەی بێتە خوارەوە. بەڵام لەگەڵ صاحب مۆلیدەکان و خاوەن مۆلیدەکانە قسە دەکەین کەوا بەڵێ ئەم بڕیارەی کازمی لە کەرکووک جێبەجێ دەکرێت کە بە خۆڕایی ئەو گازە بدرێتە خاوەن مۆلیدەکان. ئاخر ئێمە کێشەکەمان لەوەدایە برا بەڕێزەکەم کاتێک دەچین لەگەڵ خاوەن مۆلیدەکانە قسە دەکەین و دەدوێین دەڵێن ئێمە هیچ شتێکمان پێ نەدراوە هیچ گازێکمان پێ نەدراوە. جا بۆیە گومانی زۆر لەسەر ئەو باسە هەیە و لێرە و لەوێ هەواڵمان پێگەیشتووە کەوا ئەم کەیسەش تووشی گەندەڵی بۆ ئەو گازانە دەدەزرێ و لە بازاری ڕەشدا دەفرۆشرێتەوە و خاوەن مۆلیدەکان دەڵێن ئێمە بە نرخێکی زۆر دەچین گاز دەکرین و ئێستاکە بەشێ لە خاوەن مۆلیدەکان دەڵێن ئێمە قەرزارێکی زۆری گازین ئەدەبێت پارەکان بدەین لە حکوومەتەوە هیچ گازێکمان پێ نادرێت کەوا بە سعرێکی کەم بێت بۆ ئەوەی ئێمە بتوانین نرخی ئەمپێرەکان داگرین. کاک ساماڵ پێتان وایە کە گەندەڵی دەکرێت لەم نرخانە داواتە لایەنێک یاخود کەسێک هەستێت بەم کارە و کە بە شێوازێکی دیکە بڕێک پارە بۆ خۆی لەم ڕێگەیەوە قازان شکان. ئێوە هیچ بەڵگەیەک یاخود هیچ لێکۆڵینەوەیەکتان لەبەردەستە لەو بارەیەوە؟ معلوم جەنابتە لەم وڵاتە هەموو شتێکە دەزرێ هیچ بەڵگەیەکی فەرمیمان پێ نییە بەڵام ئەوەی کەوا ڕاستیە کەوا هەواڵمان پێ دەکات لێرە و لەوێ لە کەسای نێزکەوە بە حکمی عیلاقات و بە حکمی قسە و باس ئێستا بێ لە هەر هاوڵاتیەک لە شاری کەرکووک بپرسی دەزانێت لەم کەیسەیە گەندەڵی هەیە دەزانێت کەوا ئەو گازە دەدزرێ دەزانێت ئەو گازە لە بازاری ڕەشە بەرپرسەکان بەرپرسی حکومی و هەروەها ئەو کەسانی کەوا کاری مۆلیدەکان دەبنەڕێەوە هەمویان شەریکن لەو باسە و لەو خواسەدا. بەڵام ئێستاکە بێ بڵێ مامۆسا ئایا کتابێکی فەرمیت هەیە ئایا بەڵگەیەکی فەرمیت هەیە وەسیقەیەکی باوەڕپێکراوت هەیە دەڵێم نەخێر ئەو گەندەڵانە ئەو دزانێکەوە دزی دەکەن ئەکید ئەو باسانەی خۆیان ڕێخستووە بۆی کەوا نەکەوێتە دەست من و تۆ بۆ ئەوەی کەوا باسی ێستەکەین. بەڵام چۆن دەڵێ مەسەلە کوردەکەی خۆمان مانگسە لە ئێوارە دیارە لە بەغا دەڵێ ئێمە گاز دەنێرین گازەکە بە بەلاش دابەش بکرێ بەڵام لە کەرکووک دەبینین کەوا خاوەن مۆلیدەکان دەڵێ ئێمە گازمان پێ ناگا. لە کاتێکە ئێمە بەراوتمان کردووە لەگەڵ شارەکانی ترا بۆ نمونە شاری مووسڵ ئێمە کە لە کەرکووکە و کارەبای نیشتیمانیان بۆ دەچێ و لە کەرکووکشەوە گاز و شتیان بۆ دەچێ لە مووسڵ نرخی مۆلیدە 8,000 لە ناسڕێ لە خوارەوە کە شارێکی خوارەوەی عێراقا بە 4,000 ئەوەی کەوا تەمەشاکە بەس لە کەرکووک نرخی مۆلیدە گەیشتە ئەو ئاسە بەرزە. ئەمش بەڵگەیەکی زۆر ڕوونە کەوا لەم کەیسەیە لەم باسەیە گەندەڵی هەیە. ئەگەر ئێمەش بەراوردی بکەین بۆ شارانەی کە جەنابەت دەڵێ ڕەنگە گەندەڵەکە لای ئێمە زیاتر بێ بۆی ڕەنگەوە نەبێتە پێوەەر ئەوەی کە چەند کاتژمێر ئێستا ئەم مانگە لە کەرکووک پارەی ئامپێرێک کارەبای مۆلیدەهلیەکان چەند بووە و چەند کاتژمێر کارەبای نیشتیمانی بووە چەند کاتژمێر کارەبای مۆلیدە بووە. بەڵێ ئەگەر تەمەشای هەمومانکان کە هینۆکو یەک نییە لە مانگی 8 و 9دا کارەبای نیشتیمانی کەم بوو بەڵام ئێستاکە کە چونێتە ناو مانگیدەوە هەستەکەین کەوا کارەبای نیشتیمانی تا ڕادەیە باشتر بووە لەبەرەوەی معلوم جەنابتە لەم وەرزەیە جەو خۆش دەبێ و فێنک دەبێ لەوانەیە زۆر سپلت و زۆر شتی کارەبایی بەکار نەهێدرێ بەڵام لە مانگی 8 و 9دا لە ڕۆژێکدا لەوانەیە 16 ساعات تا 18 ساعات کارەبای نیشتیمانی هەبووە. مامۆستا ساماڵ لەوێ لایەنی پەیوەندیدار وەک پێشتر باسی کرد قایم لەگەڵ پارێزگاری کەرکووکە بەرپرسن لەوانەی کە نرخ بۆ مۆلیدەهلیەکان دادەنێن لەوێ بەرپرسێکی کورد هەیە لە پۆستێکە هەبێت کە ئێوە هانای بۆ بەرن و بتوانێت کێشەکەتان بۆ چارەسەر بکات؟
ئێمە ئەوکو گروپی شەقام بەڕێزم هەستاین بە کۆکردنەوەی واژووی هاوڵاتیان زیاد لە 1000 واژوومان کۆ کردەوە واتە هەر واژوویەک نوێنەری خێزانێکە خێزانە 5 کەس واتە 5,000 دەنگی 5,000 کەسمان کۆ کردەوە بە فەرمی ئێمە چوین بۆ محکەمەی کەرکووک لەوێ سکاڵامان تۆمار کرد دژی ئەو کەسانی کەوا پەیوەندیدارن بەم باسەوە و هەروەها سکاڵاشمان تۆمار کرد لای لیژنەی نەزاها لە شاری کەرکووک بەڵام ئەوەی کەوا جێی داخە نە مەحکەمە نە لیژنەی نەزاها لە دوای تۆمارکردنی سکاڵامان لایەن بە 17 ڕۆژیش ئێشتا هەتا ئێستاکە وەڵاممان پێ نەدراوەتەوە. هۆکاری وەڵامدانەوەیان چییە؟ ینی کە وەڵام نادرێنەوە بۆ چی وەڵامتان نادرێتەوە؟ ئەوان پاساویان چییە بۆ ئەوە؟ وەڵا ئیتر کە کاتێک وەڵام نادنەوە ئێمە چاوەڕوانین کەوە ئیعلامەکان خۆیان بچن پرسیاریان لێ بکەن کە ئێمە سکاڵامان تۆمار کردووە لە مەحکەمە بە سەرۆکی مەحکەمە بوترێکەوە کەسانی کەرکووک و دانیشتوانی شاری کەرکووک سکاڵیان تۆمار کردووە بۆ وەڵامیان نادنەوە لای لیژنەی نەزاها پێیان بوترێ دانیشتوانی شاری کەرکووک سکاڵیان تۆمار کردووە بۆ وەڵامیان نادنەوە ئێمە ژۆک و جەنابتان چاوەڕی وەڵامین بەڵام تا ئێستا وەڵامان نەدراوەتەوە جێداخە. کاک ساماڵ ئەم بڕیارەیە گرانی نرخی مۆلیداهلیەکان لە هەموو کەرکووکە وەکو یەکەیە چەندها گەڕەکە کوردیەکان نرخە گرانیە گرتوویەتیەوە وەگەر هەمووی وەکو یەکایە تورکمان و عەرەبەکان چیاڕێنەوان ژە ناو گروپی فشارە هەن بۆی کە ئەمڕۆ خۆپشاندانەکانتان ساز بکەن؟ بەڵێ ئەوەی کەوا جێی باسە نرخی مۆلیدا لە هەموو شاری کەرکووک بە ئەقزیە و نەواحەکانی شێوە ئاوا سعری مۆلیدەکەیان زیادە بەڵام ئەوەی کە ئەگۆڕێت لە بەشێ لە گەڕەکەکان 12,000 لە بەشێکی 13,000 واتە گۆڕانکارەکە بە 1000 دینارە کە ئازادناریش ئەوی نەنیە پێشم وایە هۆکاری ئەو 1000 دینارە ئەوەیەکەوە بەشێک لە گەڕەکەکان کارەبای نیشتیمانیان باشترە بەڵام نەکو بەو شێوەی کەوا بڵین زۆر جیاواز بێ جیاوازەکەی لەوانەیە لەو 1000 دینارە دەرەکەوێت. ساماڵ ئێوە ئەو هەموو ئیمزایەتان کۆ کردوێتەوە ئەگەر وەڵام نەدرێنەوە هەڵوێستی دیکەتان چی دەبێت؟ وەکو باسمان کرد لە ڕۆژانی ڕابردوودا هەمان پرسیارمان ئاڕەسە کراکەوە وتمان ئێمە هەڵوێستی ترمان دەبێت ئەمڕۆ کە ڕۆژی یەکشەمە ئەم بەیانیە سەعات 11 بەیانی لە دوایەوەیکەوە لەم بەرنامەیە دەردەچین دەچینە سەر شەقام لای قایمقامی شاری کەرکووک لەوێ خۆپشاندانێکی جەماهیری دەکرێت داواکەین کەوا جارێکی تر بە قسەکانماندا بشتەوە و جۆمان لێ ڕابگرن ئەگەر ئەوە نەکرا بۆ چوونی ئەوە هەیە لای هاوڵاتیان ئەومان گەڵاڵە کردووە دروست کردووە لەوەیە لە دوو مانگی داهاتوودا هانی هاوڵاتیان بدرێ بۆ ئەوەی کەوا هەمویان مۆلیدەکانیان بڵێن نامانەوێت چکە وەرز خۆش ئەبێ با لە ڕۆژێکە چەند سەعاتێک تەحملیۆکی کارەبامان نەبێت زۆر گەرم نییە دەکرێت تەحمل بکەین و ئێستاکەش تا ڕادەیەک تاقیبوونەوەی قوتابیانیش تەواو بووە جەوەکە لە بارە بۆ ئەوەی کە ئێمە ئەو هەنگاوەش بنین کە هەموو ماڵەکانی شاری کەرکووک بڵێن کاکە مۆلیدەمان نایە مۆلیدەکان بکوژێنەوە هەڵیگرن و ئێمە پێویستمان بە مۆلیدە نیە ئەمەش شارێکی ترە ئەگەر بکەین لە ڕۆژانی داهاتووە وەڵامان نەدرێتەوە ئێمە لەوانەیە دەستی بۆ بەرین و کاری لەسەر بکەین. زۆر باشە ئێوە بۆچی فشار ناکەن لەسەرەوەی کارەبای نیشتیمانیتان باش بێت چونکە دیارە پێم وایە 2 وێستگەی بەرهەمێنانی کارەبا لە سنووری کەرکووکدا هەن. بەڵێ زوان جۆم لە پرسیارەکەنەوە بەڵام ئەوەی کەوا بڵێ تێگەیشتم بڵێ بۆ داوا ناکەن کارەبا زیادکە وەنیا ئەڵێم ئەگەر ئێوە فشارەکانتان بۆ ناخەنە سەرەوەی کە بە کارەبای نیشتیمانی زیاتر بکرێت چکە لە سنووری پارێزگای کەرکووکدا پێم وایە 2 وێستگەی بەرهەمێنانی کارەبا هەیە. بەڵێ بەحەقەت ئێمە ئەوەی کەوا داوامان کرد تا ئێستاکە هیچ کاتێک ئێمە وتارمان ئاراستەی خاوەن مۆلیدەکان نەکردووە ئێمە دەزانین کەوا کار لای ئەوان نییە بۆیە ئێمە داواکارەکانمان زۆر ڕوونا لە 3 خاڵەکەوە بێتەوە. خاڵی یەکەم داوامان کردووە کەوا نرخی گاز بۆ خاوەن مۆلیدەکان دابگرن ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کەوا کارەبای نیشتیمانی ڕێژەکەی زیاد بکرێت بۆ ئەوەی کەوا مۆلیدەکان کەمتر ئیشکا و خاڵی سێیەم ئەوەی کەوا جێی باس و جێی نیگەرانە لای شاری کەرکووک و دانیشتوانی شاری کەرکووک ئەوەیە کەوا هەر ماڵێک 30,000 سەرن مانگانە بۆ
کۆکردنەوەی زبڵ و خۆڵ و خاشاک داواکەین کەوا ئەو 3000ش هەڵبژیرێ لەبەرەوەی کەوا لەگەڵەوەی کە هەموو ماڵێک 3000 دامانگانە بەڵام تەمەشای شاری کەرکووکە زبڵ و خاشاکێکی زۆری لەسەرەوە هەڵناگیرێ و وەرگرتنی ئەو 3000 لە هەموو ماڵ و خێزانێک لە شاری کەرکووک بە هیچ شێوەیەک یاسایی و نییە و قانونیش نییە ئەو ماڵی کە 3000گەش داتێ پسوڵەیەکی نادەرێ ئەو پارەی بۆ چۆڕۆ کەسیش نازانێ جا بۆیە ئێمە داوای و سێ خاڵاکەین یەکەم شت کارەبای نیشتیمانیمان زیاد کە دووەم نرخی گازداگرن سێم ئەوەیەکەوە پارەی هەڵگرتنی خۆڵ و خاشاکیش لەسەر هاوڵاتیان لادن من نەمزانی کاک سامەڵایە هەڵوێستی تورکمان و عەرەبەکان چۆنە لەگەڵتانە یا ئەم ناڕەزایە بەستەنها کوردەکانە دەری دەبڕن بەڵێ ئەمڕۆ ئێمە کە ئێستاکە دەچینە سەرشەقام لە لای مەبنای قایم قامیەت کورد ئامادەیە عەرەب ئامادەیە تورکمان ئامادەیە هەموو چینەکان و شاریکەرکووکە هەموو ماڵێک لە شاری کەرکووک مۆریدی هەیە و وەکو باسم کرد ئەم زوڵمە بەسەر هەموو شاری کەرکووکە دابشکراوە نییە کەوا گەڕەکێک وابێ و گەڕێکی تروانە بێ ئەم زوڵمە ئەم نائەدالەتیە ئەم شێوەکارە بەجێیە لە هەموو شاری کەرکووک بەربڵاوە. کاک ساماڵ هەڵوێستی خاوەن مۆریدەکان چی ئەوان چی دەڵێن لەو بارەیەوە؟ خاوەن مۆریدەکان لە سەرەتادا ئەوان دەزانی ئێمە خیتابمان بۆ ئەوە و لەوان داواکەین مۆریدەکان دابگرن بەڵام دوایی کە ئێمە چووینە لایەن لەگەڵیان ناقسەمان کرد پێیان ماوت لە ڕێگای سوشال میدیا و لە ڕێگای فەیسبوک و ئەنتەرنێتەوە بڵاومان کردەوەکەوە ئێمە هیچ کاتێک خیتابمان و قسەمان و وتارمان ئاڕاستەی خاوەن مۆریدەکان نەکردووە دەزانین بەرزکردنەوەی نرخی مۆریدە لای خاوەن مۆریدەکە و ئێستاکە ئێماگە لەوان داواکەین دایگرن لە کاتێکا گازیان بە پارێکی زۆر کڕیوە ئەوانی زەر دەکەن و ئێمەش نامانێت کە زەرکە ئەوان شاوڵاتی خۆشەویستی شاری کەرکووکن کە کاتێک زانیان ئێمە وتارمان بۆ ئەوانە ئەوان شتەیدمان دەکەن دەڵێن ئەگەر حکوومەت گازمان بۆ دابگرێ حکوومەت کارەبای نیشتیمانی زیاد بکە ئەو کاتە ئێمەش دەتوانین نرخەکان دابگرین گونجاو بێ لەگەڵ حاڵ و گوزەرانی هاوڵاتیانی شاری کەرکووک. کاک ساماڵ هەرچەندە خۆپیشاندانەکەی ئەمڕۆتان ئەنجام نەدراوە بەڵام پێتان وایە ئەم خۆپیشاندان ببێتەوەی کە داواکارەکانی ئەوە جێبەجێ بکرێت؟ ئەوەی کەوا بینیمان دوێنێ لە دوای ئەوەی کەوا ڕامانگەیان بەیانی خۆپیشاندان دەکەین ئەم شەو مەحافزی کەرکووک هاتە سەرخەت و بە فەرمی تەسریحی ئەوەیدا لە دوانی ئەوەیدا کە ئێمە بەیانی ئەم کێشەیە چارەسەر دەکەین و قسەی لەسەرەکەین. ڕێگە چارەی لەوەی کە بەڵام ئەوەش ساردان ناکاتەوە ئێمە لە خۆپیشاندنەکەمان بەردەوام دەبین. ڕێگە چارە چییە لەوەی یا ئێوە چۆن کاتێککە دەبینن نرخی ئامپێر لە کارەبای مۆلدالیەکان لە پارێزیەکانی دیکەی هەرزانە لە خواری و عراقدا ئەوەندەی زانیاریتان هەبێ گازی بەلاشیان پێدەگا مۆریدە هەلەکانیان یاخۆت هۆکارەکەی چێکاوان هەرزانە؟ بەڵێ بە حەقەت ئێمە ئەو معلوماتە دقیقەمان نییە ئایا ئەوان لەوێ گاز بە بەلاژ وەردەگرن یاخود گاز بە شێوەیەکی ڕەمزی وەردەگرن ئەو معلوماتەمان نییە بەڵام ئەوەی کە ئێمە معلوماتمان هەیە لە شاری کەرکووکەوە کارەبای نیشتیمانی بۆ شارەکانی خوارەوەی عێراق دەچێت و هەروەها بۆ مووسیش دەچێت بێگومان لە کاتێکە ئێمە دەبینین لە کەرکووک 11 و 12 لەوێ 4 بێگومان بە تایبەتی کارەبای نیشتیمانی لەو شارانە خراپترە لە شاری کەرکووک بێگومان ئەمە دیارە گازیان بۆ دەچێت بە نرخێکی کەمتر و ئیلا بۆ خاوەن مۆریدە دەری نایەنێ بە 4000 و بە 3000 لە کاتێکە خاوەن مۆریدەکانی ئێرە 12000 و 13000 ئەلێ وەکو پێویست بمان دەری نایەنێت. زۆر باشە ئێستا دوجار هەمووکو دوا پرسیاری یاوەکو دوا دەرفەت بۆ جەناب دوایین پەیامتان چی هەیە بۆ دەست بۆ بەرپرسانی کەرکووک لەوەی کە بەدەم داواکاریەکانتانەوە بێن؟ والله ئێمە ئێستاکە وەکو باسمان کرد لە دوای ئەم چاوپێکەوتنە لە سەعات 11 بەیانی دەچینە بەردەم قایم قامیەتی شاری کەرکووک بۆیە داواکەین لە هاوڵاتیانی شاری کەرکووک بە گەورە و بە بچووکەوە بە ئافرەت و بە پیاوەوە بە کورد و بە عەرەب و بە تورکمانەوە بە هەموو توێژەکانی شاری کەرکووکەوە ئەم کەیسی هەمومانە هەموو ماڵێک ئەمڕۆ زەرمەندە لەو بەرزکردنەوەی نرخەکان داوایان لێ دەکەین کە هەمویان لەگەڵمان نابێنە سەرشەقام و هاوکارمان بن لەگەڵمان نابۆسن لەبەر ئەوەی کە ئاوەستانی ئەوان و
هاتنی ئەوان و بەشداربووی ئەوان زیاتر فشار دەکاتە سەر حکوومەتی مەحەلی شاری کەرکووک و بێگومان ئەو کاتە دەنگ و سەدای کارەکانمان گەورەتر و چڕتر دەبێتەوە بۆیە دووبارە داوا دەکەین لە هەموو دانیشتوانی شاری کەرکووک ئەمڕۆ سەعات 11 برژێنە سەر شەقام لەگەڵماندا ئامادە بن بۆ ئەوەی کەوا بتوانین مافەکانی خۆمان بەدەست بێنین لەبەر ئەوەی کەوا هەمومان دەزانین ماف وەردەگیرێ ماف نادرێ پێت جاگەر لە ماڵەوە دابنیشی ئەو کاتە جێی گلەیشت نامێنێ و یا حەقی گلەیشت نامێنێ ئەگەر نرخی مۆیدەکەش بێتە 12 چونکە ئێمە ئاگامان لێیە لە مانگەکانی ڕابردوودا لەبەر فشاری شەقام بوو نرخەکەیان لە 15,000 هێنایە 12,000 ئەم مانگە دیسان بەرزیان کردەوە ئەگەر بێت و ئێمە بێدەنگ بین پێم وایە لە مانگیاکانی داهاتوو بەرەو 20,000 شەچەیە چونکە جۆمان لێ بۆ قسە لەسەر و باسە دەکرێت. زۆر سپاس بۆ ڕێز سامان بازیانی ئەندامی گروپی شەقام سپاس کە هەمیوانی بەرنامەکەمان بوو. بەڵێ بینێرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 773 153 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ.
بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریە گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ڕایگەیاند ئەگەر سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ پەرلەمان تەنها بۆ پێشکەشکردنی وتار بێت ئەوە هەڵوێستمان دەبێت. عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ئەوان وەک فراکسیۆنی کۆمەڵ بەشداری لە دانیشتنەکەی ڕۆژی دووشەمەی پەرلەمان دەکەن کە بڕیارە سەرۆکی حکوومەت بێتە ناو پەرلەمان بەمەرجێک ڕێگە بە گفتوگۆ و پرسیارکردن بدرێت. عەبدولستار مەجید ئەوەشی خستە ڕوو گەراتنی سەرۆکی حکوومەت تەنیا بۆ پێشکەشکردنی وتار بێت ئەوە پێدەچێت بایکۆتی کۆبوونەوەکە بکەن و هەڵوێستیان هەبێت. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ باسی لەوەش کرد کە هاتنی سەرۆکی حکوومەت بۆ پەرلەمان جیاوازە و پەیوەست نییە بە پرۆسەی پرساندنەوە بەڵام چاوەڕێ دەکەن دانیشتنەکە بۆ گفتوگۆ و پرسیارکردن بێت. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕەتی دەکاتەوە هیچ پلانێک بۆ ڕاگەیاندنی قەدەغەی ئاتوچۆ لە ئارادا بێت. عەبدوڵڵا ئەحمەد جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند ئەوە پلانی ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ هەبێت بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە سلێمانی بوونی هێنای شارێتەوە تەنها بەڕێبەرایەتێکی تەندروستی و داوایان هەبووە کە ڕەنگە دۆخیەوان جیاواز بێت و پەیوەندی بە سلێمانیەوە نییە. عەبدوڵڵا ئەحمەد گوتیشی هەر بڕیارێک بدەن لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی شارەکەیان دەیدەن وەک بەڕێبەرایەتی و ژووری ئۆپەراسیۆنیش بیریان لەوە نەکردووەتەوە قەدەغەی هاتوچۆ ڕابگەێنن. جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی جەختی کردەوە. ئێستا لە سەرتاسەری جیهاندا بە شێوەیەکی باش گرنگی بە بەستنی دەمامک دەدرێت وەک باشترین هۆکاری خۆپارێزی جگە لەوەش خەریکە هەندێک بۆنە لە شاری سلێمانی دەست بێتەکەنەوە بۆیە باشترین ڕێگەی خۆپارێزی بەکارهێنانی دەمامکە. لەناو بینای یەکێتی پەرلەمانتاران لە شاری سلێمانی گەنجێک بە خینکێنراوی دۆزرایەوە. وتەبێژی پۆلیسی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند گەنجێک لە نۆهەمی سێیەمی بینای یەکێتی پەرلەمانتاران بە خینکێنراوی دۆزرایەوە کە تەمەنی 20 ساڵ بووە و خوێندکاری پۆلی 12 ئامادەیی بووە. سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی ئاشکرای کرد ئەو گەنجە خۆی خینکاندووە و لە نامەیەکیشدا نووسیویەتی بۆ باوکو و دایکم و خوشک و براکانم. من جێی متمانەیەوە نەبووم و نەمتوانی ئەو نمرەیە کە دەمویست بەدەست بێنم بۆیە ئەمە باشترین ڕێگایە کە هەڵم بژاردووە. سەرکەوت ئەحمەد دەڵێت باوکی ئەو گەنجە بەڕێوەبەری کارگێڕی یەکێتی پەرلەمانتارانە و ئەو گەنجە بە بیانووی ساییکردنەوە چووەتە ئەوێ و هەر لەوێش کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. وتەبێژی پۆلیس وتیشی لە ڕێگەی لاپتۆپ و مۆبایلی گەنجەکەەوە لێکۆڵینەوە لە ڕووداوەکەش بەردەوامە. پاش 7 مانگ دەرگای مەککە بە ڕووی عومرەکاراندا کرایە و یەکەم کاروانی عومرەکاران گەیشتنە ناو حەرەمی مەککە. پاش 7 مانگ لە سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەکردنی گەشتی عومرە بۆ شوێنە پیرۆزەکانی مەدینە و مەککە بۆ یەکەم جار وڵاتی سعودیەت جارێکی تر دەرگای بەڕووی عومرەکاراندا کردەوە و یەکەم گەشتی عومرەکاران گەشتنە ناو حەرەمی پیرۆزی مەککە. وەزارەتی ناوخۆی سعودیە مەرج و ڕێنماییەکان بۆ عومرەکاران بڵاو دەکاتەوە و ڕایگەیاند هەر کاروانێکی عومرەکاران لە 1000 کەس تێناپەڕێت دەبێت لەلایەن ڕێبەرێکی تەندروستیەوە ڕێنمایی بکرێن. هەر بەپێی ڕێنماییەکان پێویستە لە ماوەی 3 کاتژمێردا عومرەکار واجباتی عومرەکەی تەواو بکات. بە سەدان هەزار مسلمان لە سەرتاسەری جیهان لە چاوەڕوانیکردنەوەی دەرگای عومرەن بۆ گەیشتن بە مزگەوتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە واروەها گەیشتن بە حەرەمی پیرۆزی مەککە. لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆڵبەرێک بە تەقەی هێزەمنیەکان کوژرا. بەپێی زانیاریەکان لە سنوورەکانی بانەی ڕۆژهەڵاتی کوردستان هێزەمنیەکانی ئێران تەقەیان لە کۆڵبەرێک کردووە بۆ هۆیەوە کۆڵبەرەکە گیانی لەدەستداوە. خەڵکی بانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاویان کردەوە ناوی ئەو کۆڵبەرە مەهدی زارعیە و خەڵکی شاری سەردەشتە. بەپێی ئامارەکان لە مانگی ڕابردوودا لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ عێراق و تورکیا 26 کۆڵبەر کوژرا و بریندار بوون کە زۆرینەیان بە تەقەی هێزەمنیەکانی ئێران و تورکیا ئەنجام دراون. سەرۆکوەزیرانی عێراق نایشارێتەوە عێراق بە مەترسیدارترین قەیرانی داراییدا تێدەپەڕێت و باوەڕیشی وایە وڵات مایە پوچ نابێت. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا نەیشاردەوە عێراق بە مەترسیدارترین قەیرانی داراییدا تێدەپەڕێت و وتیشی خەزانەیەکی بەتاڵ لە حکوومەتی پێشخۆی وەرگرتووە. هۆکارەکەشی بۆ خراپی دارەدان و
دانانی حکوومەتەکانی پێشوو گەڕاندەوە کە بە ڕێژەی ١٩٠ پشتیان بە نەوت بەستووە وەک سەرچاوەی دارایی لە بەشێکی دیکەی چاوپێکەوتنەکەدا سەرۆکوەزیرانی عێراق ڕوونی کردەوە کە دەیانەوێت پەیوەندیەکی باشیان لەگەڵ وڵاتانی دراوسێدا هەبێت و ئاماژەی بەوەشدا هەندێک دەیانەوێت پەیوەندیان لەگەڵ ئێراندا تێک بچێت. ئەمریکا کاروانێکی سەربازی لە عێراقەوە ڕەوانەی ڕۆژاوای کوردستان کردەوە. درنگانی شەوی ڕابردوو کاروانێکی سەربازی کە 40 بار هەڵگربوون ڕەوانەی شاری ڕمێڵان کران لە 70 کیلۆمەتری ڕۆژهەڵاتی شاری قامیشلۆ. کاروانە سەربازیەکە پێک هاتووە لە هاوکاری لۆجستی ئۆتۆمبیلی سەربازی کە سەرچاوەکانی هەواڵ بڵاویان کردەوە. لە دەواازدەی وەلیدەوە کاروانە ئەمریکیەکە چوونەتە ناو ڕۆژاوای کوردستانەوە. ئەمریکا 11 سەربازگەی لە حەسەکە و دێرەزور و ڕقە هەیە بە تایبەت لە نزیک کێڵگەکانی نەوت و غاز لەو ناوچەیەدا. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریگرنگەکانمان پێشکەشکردین پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. دووبارە سڵاوتان لە بێبینەرانی عزیز لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە پەرتووکێک دەکەین بەڵام پێشەوەی بڕینە لای تەوەری دومی بەرنامەکەمان دەچینە پارێزگای هەڵەبجە بۆ لای پامنێرمان سامان فەتا سامان سڵاوی خوارد لێ بێ دوایین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چینگەر پێمان بڵێیت. زۆر باشە دیارە پەیامنێرمان سامان ئامادە نەبوو دواتر کە ئامادە بوو وەری دەگریم زانین دوایین زانیارەکانی پارێزگای هەڵەبجە چین. وەڵازان لە تەوری دوین بەرنامەکەماندا باز لە پەرتووکێک دەکەین کە بۆ جاری چوارەم چاپ دەکرێت کە باز لە ئادابە ئیسلامیەکان دەکات بۆ گەنجان و تازە پێگەشتووان کە بە هەرسێ قۆناغەکەی سەرەتایی و بنەڕەتی و فەقێ لە حوجرەکان و ئامادەی و ئەو گەنجانی کە دەچنە پەیمانگا و خوێن زانکۆکاندا بزان ئەو ئادابانە چین کە بۆ گەنجان پێویستن و پێویستە لەم سەردەمی جیهانگیری و تەکنۆلۆژیا و فری بابەتەکاندا تا چەند گرنگە ئادابە ئیسلامیەکان گەنجان پێڕێ بکەن بۆ قسەکردنە سەر ئەم پەرتووکە و پەروەردەکردنی گەنجان میوانی نووسری پەرتووکە کە مامۆستا ئەوبەکر سیدیق میوانی بەرنامەکەمانە مامۆستا زۆر بەخێر وی سوپاس کە میوانی بەرنامەکەمان زۆر سپاس. مامۆستا ئامانج لە نووسینی ئەم کتێبە چی بووە گەنجان لەم سەردەمی ئێستادا تا چەند پێویستیان بە پەروەردەیەکی ئیسلامی جوان هەیە تاوەکو کۆمەلگایەکی سەقامگیر و ڕۆژتێکی جوان لە ناو کۆمەلگادا بڵاو بێتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة على رسول محمد وآله وأمته أجمعين. سرتا دەستخۆشیتان لێ دەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس فرسەتێکی زێڕینی ئینشاءالله بۆی کە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەم چەند ساتەوە قسە لەو بابەتە گرینگە بکەین کە بابەتی پەروەردەکردن و پێگەیاندن و تێگەیشتنی ڕۆڵەکانمانە کە بەڕاستی ئەو کارێکی زۆر زۆر گرینگە وەکو سید قوتب ڕەحمەتی خوا لێ قسێکی جوانی هەیە دەڵێ ئێمە زۆر بڕوامان بە هێزی زانست و زانیاری هەیە و زۆر بڕوامان بە هێزی ثەقافە و ڕۆشنبیریکردنی خەڵک هەیە بەڵام لە هەمیان گرنگتر بڕوامان بە هێزی پەروەردەکردن هەیە. دیارە هەتاوەکو یعنی زانست و زانیاری زیاتر بڵا بێتەوە ڕۆشنبیری و ثەقافە زیاتر بڵا بێتەوە بەڵام پەروەردەی لەگەڵ نەبێ تێگەیاندن و پێگەیاندن و تێگەشتنی لەگەڵ نەبێ ئەوە بەڕاستی کارەکە لارە و تەواو نەبووە. لەبەرەوە بەڕاستی مەسەلەی پەروەردەکردن بە تایبەتی کە شێلەی بەرپرسیارە باسی دەکەین دایکان و باوەکان مامۆستایان و پەروەردەکاران کارێکی زۆر زۆر گرینگە ئەو پەروەردەکردنە کە بە حەقەت من ئەوەندێکی خۆم برێن چەند کتێبێکم هەیە دەربارەی پەروەردەی منداڵ کتێبێکی ترم چاپ کردووە کتێبێکم ئێستا لەبەردەستا کتێبێکی تر
چاپخانی تشک بە ناوی ڕێبازی پەروەردەی منداڵ بە تایبەتی زیاتر ئەوە بۆ منداڵی زۆر بچکۆلەیە ئەوانە هەموو نووسیمە و لە هەم لە ڕادەکانی سنە و هەم لە ڕادوی کۆمەڵیش بەرنامەی تایبەتیم هەیە لەسەر مەسەلەی پەروەردەی منداڵ. من ئەوەندە لێ حاڵی بوو بەڕاستی مەسەلەی عەمەلیەی یعنی کردداری پەروەردەکردن کردارێکی زۆر گرینگە و بەرپرسیارەتێکی زۆر گەورەی لە سەرشانی دایک و باوک و مامۆستایان و پەروەردەکاران بە تایبەتی دایکان و باوکان و بە تایبەتی تر دایکان. لێرە من مەبەستم ئەوەیە باسی ئەوە بکەم ئایا پەروەردەکردن لەسەر شانی دایک و باوکە زیاتری هەن لە سەرشانی باوکیان لە سەرشانی دایکە. ئەمە تەمان ئەوەی کە من دیراسەم کردووە مەسەلەی پەروەردەکردن ئەولاد هەر لە منداڵیەوە زیاتر لەگەڵ شێ بێ زیاتر بەرپرسیارەتێک لە سەرشانی ئەوە بۆ لە من هەتاوەکو زیاتر مناڵە هەتا منداڵە و پێویستی بە پاکردنەوە و پێویستی بە ئاداب و فێرکردن و خەوتن و هەسان و دانیشتن و بەرنامە و ئەو شتانێکی ئێستا ئەم سەردەمانێکی ئێستا هەیە موبایل و وەرزشکردن و ئەمە زیاتر لە سەرشانی دایکە ئەنجا لە سەرشانی باوکە. بەڵام دوایی کە تۆزە وردە پێگەیشت و گەورە بوو کەسابەت و خوێندن و چ مەکتەبێک و بچێتە لای چ مامۆستاک و چ بکە و ئەمانە ئەو کاتە زیاتر لە سەرشانی باوکە. جا بۆی بەڕاستی ئەوەندەی کە من خوێندوومەتەوە و ئاگادارم مەسئولەتی پەروەردەکردن کارێکی زۆر گرنگە. ئیمامی غەزالی قسێکی جوانی هەیە دەفەرمێ پەروەردەی منداڵ وەکو زەرعاتێک وایە کشت و کاڵێک تۆ گوڵ و باغێکت هەیە زەرعات و کشت و کاڵێکی جوانت هەیە ئەم کشت و کاڵ و زەرعاتە ئەگەر بژاری نەکەی ئەگەر خزمەتی نەکەی ئەگەر هەڵی نەپاچی ئەگەر جوان ئاوی نەدەی ئەگەر جوان نەزانی چ کاتێک پێویستی بە ئاوە چ کاتێک پێویستی بە پەروەردەکردنە بە بژارکردنە بە پەرژینکردنە بە ئاگاداریە ئەو کاتەمانە ئەو زەرعاتە بەرووبوومی نابێت. هەر ڕۆژی ئیشێ دەچێتە ناوی هەر ڕۆژی شتێک حاڵ حسابێ ماڵات هێشتێکی ئاوە بۆیە ئەولادیش بەڕاستی ئاوایە. ئەگەر شتێکی زۆر سادە بڵێن ڕەنگە زۆربەی دایک و باوکەکانی ئێمە ئەگەر ئەو سەردەمەژەم کتێبە هەبووایە خوێنەوەریە نابوو بیخوێنەوە بەڵام چەند بنەمایەکە بوو کە ئێمەیان لەسەر پەروەردە دەکرد دەیوت درۆ بکەی زمانت دەبڕم گەشتیتە لە هەر کەس لە خۆت گەورەتر بوو دەبێت تۆ سەلامی لێ بکەی ڕێزی بگری هابێ حیایی بەرامبەر نەکەی یاین چەند بنەمایەکی ئاوا جوان هەبوو سێر دەکرد دوایی ئەم منداڵەکە گەورە دەبێت لە کۆمەلگا بە شەرمە بە حیایە بێڕێزی ناکە هەواڵی گەورە بچووک دەزانێت لە مەجلیس چۆن فێریشتەکان بووە وانە بە چەند شتێکی سادە بوو ئێستا بۆچی نەگەورە بچووکی ماوە نەڕێز ماوە نا یعنی بە تایبەتی چۆن جارێکی تر بگەڕێنەوە سەرەوە پەروەردە سادەیە کاریگەرە لەناو ئەم هەموو تەکنۆلۆژیا و ئەم هەموو بەربڵاوەیەکی ئێستا هەیە جوانە. ئێمە بۆیە عەرزم کردی مەسەلەی مەسئولێتی تەربیەکردن پەروەردەکردن پێگەیاندن لە سەرشانی چییە؟ تۆ دەبێت ئەو نوقتە دیاریکەی دەبێت دایکان و باوکان زۆر بە چاکی حاڵی بن کە پەروەردەکردن لە سەرشانیانە. پێغەمبەر ئیسلام دەفەرمێ صلی الله عليه وسلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته حتى آخر حديثه دەفەرمێ الرجل راع في بيته وأولاده والمرأة راعية في بيت زوجها. بهمان شێوە حەدیسەکە باسی ئەو دەکا کە هەمووتان دەفەرمی ئێوە بەرپرسیارن هەمووتان ئێوە پارێزگارن دەبێت پارێزی چ بکەن لە ئەو شتێکە لە بەردەستانە. و لە فەرمودێکی تریشە ئەبوو هورەیرە کە ڕزای خوارە بدەژێڕێتەوە پێغەمبەر خوا دەفەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه. دەفەرمێ هەموو بەچکۆلەیەک هەموو ئەولادێک لەسەر فترەت و پاک و خاوێنی لەلایکە بێ بەڵام دوایی دایک و باوکەکەی یان دەیکەن بە جوولەکە یان دەیکەن بە گاور یان دەیکەن بە ئاگرپەرست یان دەیکەن بە شتێکی تر ئاسێریکە نافەرمێ دەیکەن بە مسڵمان. لەوێدا ماناوایە ئیسلامەتی فیترەتە ڕزکانی ئینسان لەسەر چییە؟ لەسەر پاکیە لەسەر ئەو پاکی ئیسلامەتیە بەڵام دەبێت تێگەیەنی پێ بگەێنی چۆن بکاو چ بکاو چه ئاداب و چ دەستورێک و بە چ شێوازێک و لە چ مەرحەلێک و لە چ قۆناغێک. چکە مەسەلەی پەروەردە مامۆستاکان بەڕاستی زۆر گرینگە. جارێ نۆ بناغامان هەیە نۆ بنیادنانمان هەیە کە واجبە دایک و باوکەکە ئەو نۆ بناغا ساکاتەوە بنیادنانی بیر و پێوەستە بە تەمەنەوە
بەڵێ بنیادنانی بیر و باوە بنیادنانی عیبادەت و عیبادەتکردن چۆن عیبادەت بکە ئەم ئەولادە بنیادنانی کۆمەڵاتی بنیادنانی ئەخلاقی بنیادنانی زانستی بنیادنانی دەرونی بنیادنانی وەرزش و ریاضەکردن بنیادنانی سەحەت و تەندروستی و بنیادنانی نەفسی دەرونی ئەمجا بنیادنانی عەقلی و بنیادنانی شێوە مەسەلەی جینس و ئەو قەزایانە یعنی ئەمە نۆ بنیادنانە کە واجبی سەرشانی دایک و باوکەکانە مامۆستایان پەروەردەکاران لە هەر جێگاکن لە هەر شوێنەکن واجبە ئەم ئەولاد بەڵام زیاتر لە سەرشانی چێ دایک و باوکەکەیە چکە ئەوان لەگەڵ ئەولادەکان بە تایبەتی دایک ئێستا من ئەو بەڕنامێکم هەیە کە بۆ پەروەردەکردنی سەردەمی ئێستا مثلا بۆ نمونە ئەوەی کە جەنابەت فەرموود باوکە کە هەڕەشەیەک لە ئەولادەکەی ئەبێ ئەوها بکە ئێستا ئەو شتانن بەڕاستی ینی ناجەح نییە دەبێ ئەو دایک و باوکە مامۆستایەکی ئەوەندە گەورە بن لە باتی ئەمی کە هەڕەشەی لێ بکە گوڕەشەی لێ بکە یان لە باتی ئەمی بڵێ کاک ئەوها بکە ئەوهامەکە نە دەبێ خۆی ببێ بەچی بە قیدوە بە پێشەنگ بە پێشڕە و بە پێشەوای ئەو ئەولادی شتەکان بۆ خۆی مەسەلە بۆ نمونە ئەگەر گوتی مەسەلە منداڵەکە شوشەیەکی شکان مەڵێ ئەوە شوشەکە شکاند و چاوت دەرێ وات کرد و ئاوات کرد ئەو شتانە مەیکە هەر بە هێواشێک شوشەکان خڵکەوە دوایی لە ڕۆڵە جانەها ئەم شوشەیە ئەم پەرداخە ئەم سوراحیە ئەوها لەسەر شوێنەکە دابن ئەوە مەسەلە بۆ نمونە یعنی ئێستا ئەو پەروەردەکردنی کە ئێستا دانراوە بەڕاستی بۆ سەردەمی ئێستا زۆر گرینگە یا مەسەلە بۆ نمونە بە بەکارهێنانی موبایلە یان بۆ نمونە مەسەلە بڵێن ئیشکردنێکە ئەولادەکە مەسەلە بڵێن تەمەڵ و تەوەزەل ئیش ناکە لایکەکە دەوێت فێری چێژە نانی کا فێری شتێکی بکە فێری چای لە نانی کا فێری مەسەلا ئەگەر میوان هات خزمەتی کا چۆن بە خێرات میوانەکان بکان چۆن لەگەڵ دراوسێ چۆن لەگەڵ هاوڕەکانی ئەمە هەمووی دەبێ ئەم دایک و باوکە ببێتە پێشەنگ و پێشەوا بۆ ئەولادەکە زۆر باش ئەمە خاڵێکی زۆر گرینگە پێویستی بە دیراسەیە پێویستی بە بەوەیە کە دایکان و باوکان من لە لێرەوە لەم میبەرەوە داوا دەکەم لە هەموو دایک و باوکان کە خۆیان لە ئاسی پێویستا بن یعنی دایک و باوکانێک من کە دەرسی پەروەردەیان تەواو کردبێ بۆ من ئێستا مەسەلا زۆر لە دایکان دایمان هەڕەشە لە ئەولادەکەیەکە جاری وا هەیە مەسەلا چەپۆکێکی پیا دەماڵێ بەسەر و مێشکی نابێت لەوە جارە ئەسڵ لێدان لەسەر و چاو هەر نابێت بە هیچ شێوازێ قەزەی لێدان کە لە شەرعا دایناوە دەفەرمێ لە دانی سووک زۆر لێدانی سووک ئەگەر بشکرێ بەس تۆ کەی پەنا دەبێ بۆ لێدان ئەم هەموو ڕێکار و پەروەردە و تەربیەت و پێگەیاندن و تێگەیشتن و پێشەنگی و پێشەواتی دایک و باوکەکە دەبێت دەور ببێنێ ئەنجا پاشان ئەگەر خوا نەخواستە ئەم ئەولادە هەر لاساری کرد هەر بە قسەی کەسی نەکرد بە قسەی مامۆستای نەکرد نەچوو بۆ مەکتەب دەرسەکان نەدەخوێن دەوری نەدەکردەوە سعی نەدەکرد و بەڕامەکەی خۆی تەواو نەدەکرد ئەوەی کە بۆی دانراوە نەیەکرد ئەنجا ئەو کاتە ئەگەر خوا نەخواستە ئەنجا ئەو کاتە ئەگەر پەلا ببرێ بۆچی بۆ لێدانێکی سوح غەیرە مبەریح هەر هەموو لە هەموو فەرمدەکان و شەرحەکان و زانان وا دەفەرمن جا پاشان لێدانیش شێوازی تایبەتی خۆی هەیە لێدان نابێ بۆ تۆڵەکردنەوە بێ لێدان دەبێ بۆ تەئدیب بێ جاوە مەبەستم خاڵێکی زۆر گرینگە بە حەقەت ئێمە ئەو کتێبە من کە دامناوە ئەلبەتە سێ قۆناغی زۆر گرینگە و سەرچاوی فکری ئەم کتێبەش لە چێوە هاتووە من تەمان ئینسان لە ژیانیدا زۆر شت هەیە دەبێت لە مامۆستاوە فێربی دەبێت لە پیاوی گەورەوە فێربی لە پێشاوە پێشەنگ و زانا گەورەکان و دکتۆرەکان و پیاماقۆڵ و ریسپی و دایک و باوکی گەورەکان و ئینسان شت فێربێ من لە سووریا تەمان لەوێ دەمخوێن دکتۆر محەممەد خەیری فاڵتیمە کتێبێکی دانا بوو سێ بەرگ بوو عینەن ئاوە دوای کتێبێکی دانا الأخلاق الئیسلامی سێ بەرگ بوو ئەویش من هەستام ئەم فکرم لەوێ وەرگرت دیارە ئەو کتێبەکەی داناوە بۆچی بۆ منداڵ جا بەڵام تۆزێ ئەوەی ڕاستی بە من بۆ خۆم سیشتکەم زۆر لێ زیاد کردووە و تەبەقە بەندێکی جوانم بۆ کردووە بۆ وڵاتی خۆمان یانی تەمە وڵاتی ئێمە هەندێشتی تێدا هەیە لەوانەیە لەگەڵ ئەوێ نەگونجێ هەستاوە من ئەم سێ قۆناغەم ریزبەندی کردووە هەر قۆناغەی نێسکەی 18 تاوەکو 20 ئادابە منداڵ لە سەرەتاییەوە هەتاوەکو دێزێت بن بنەڕەتی
ئەو فەقیانێک کە لە حوزەکان دەستەکان بەخوێندن ئەمە بۆ ئەوانە مەسەلەوەکو نیەت هێنان چۆن نیەتە هێنی وەکو مەسەلەی خۆپاکردنەوە ئەم منداڵە چۆن خۆی پاک دەکاتەوە دەچێتە سەر ئاو بە چ شێوازێک چۆن خۆی پاکاتەوە چ بکات چ نەکات چۆن دەستنوێژ هەڵەگرێ و پاشان چۆن دەخەوێ چۆن هەڵدەسێ بەرنامەی ژیانی ئەوانە لەو قۆناغەدامناوە قۆناغی دووەم کە دەچێتە ئامادەی یەکەم ئەوەیە کە کەسایەتی ئەو کەسە دەبێت کەسایەتی خۆی بزانێ مروئەت و کەسایەتی خۆی بەچی خەسەتەکان فێر بێ ئەنجا پاشان دەچێتە ناو بابەتەکانی ترەوە کە لەو قۆناغە بەڕاستی گرنگە لە قۆناغی سێم ئەنجا دێتە زانکۆ پەیمانگاکان لەوانەیە هەتاوەکو کۆتایی زانکۆ پەیمانگاکان و ئەو فەقیانە کە لە حوزرەکانن ئێستا کاتی ئێمەیە کە مەسەلا سەلام لە دراوسەکەی بکە سەردانێکی نەخۆش بکە کرین و فرۆشتنی لەوانێت بەرپا بکە و پاشان دەچێتە ناو خەڵکەوە کۆمەڵاتی ئیشی تری هەیە ئەمە یان دەچێت بۆ گەشت و سەحرا و ئەمانە وەزشکردنە گەشتە خۆشیە ئەمە کۆمەڵک بابەتی ئەوام هێناوە بۆی کە ئیسفادی لێ بکەن جاوا تەمان لەگەڵ کولی بابەتێکیش قسەیەکی چەندەها زانای بلیمەت و دکتۆر و پیاوی گەورەم هێناوە بۆی کە ئەو کەسە ئیسفادی لێ بکات زۆر باش مامۆستا لەوانەیە کە گەنجان دەگەنە پێگەشتن و تازە پێدەگەن کەمتر گوێ بۆ دایک و باوکیان بکرد کەمتر دایک و باوک ڕۆڵیان هەبێت لە پەروەردەکردیان ئەو کاتە لەوانەیە بگوازرێتەوە بۆ هاوڕێکەی تا چەند گرنگە گەنجانی تازە پێگەشت و لەگەڵ هاوڕێتی لەگەڵ کەسانێک بکۆن کە خوڕەوشتیان نەگۆڕێت وە زانیان کە ئەو هاوڕێی کە کەسێکی باشنێ لی دوورکەونەوە لەبەرەوە جێبەجێکردنی ئادابە ئیسلامیەکان جێبەجێکردنی خوڕەوشتی جوان لەم سەردەمی ئێستادا دەتوانین بڵێن هاوڕێ کاریگەریکی زۆری هەیە لەسەر ڕەوشتی گەنجان خاڵێکی زۆر گرنگت باس کرد ئەوە یەکێک کرد تەمان مەسەلەی پەروەردەکردن کۆمەڵک شێوازی تایبەتی خۆی هەیە شێوازمان هەیە کە کاریگەرە بۆ عەقلی منداڵەکە شێوازمان هەیە کاریگەرە بۆ نەفسی منداڵەکە شێوازمان هەیە کاریگەرە بۆ وەڵەحەسە دەوروبەری منداڵەکە شێوازمان هەیە کە تایبەتە بە دایک و باوکەکە ئەو خاڵەیە کە خاڵێکی زۆر گرینگە وازیبی سەرشانی دایک و باوکەکە و مامۆستاکەیان ئەو مامۆستای کە لای دەخوێنێت کەسێکی بووکە بە قودۆ بە پێشەنگ و پێشەوا بۆ منداڵە ئەوە زۆر گرینگە بەڕاست زارە تەمان هەر لە پێغەمبەری خواستم پێیدا بێ ئەوی بۆ بکەی بە پێشەوە ئەگەر هەر لە لای خۆتان لای خۆمان مەسەل لای خۆیان ئەو کەسێکی گەورە هەبێ مامۆستایەکی دکتۆرێکی گەورە داعیەکی گەورە پیاوێکی گەورە هەبێ کە هەموو شتەکانی تەواو بێ ئەوەی بۆ دەکا بە نمونە ئەمجا هەڵی دەنێ بچێتە لای مامۆستایەکی چاک ئەنجا پاشان هاوڕێ ئەم مەسەلەی هاوڕێتە زۆر گرنگە بەڕاستی چکە هەر لە فەرمودەکەدا دەفەرمێ فەلينظر أحدكم من يخالف دەفەرمێ المرء على دين خليله ئینسان بەڕاستی لەسەر ئەو بەڕنامەیە کە هاوڕێیەکەی لەسەرێتی بۆیە تۆ دەبێ ئەو دایک و باوکە وازیبی سەرشانیانە ئەم ئەولادیان هاوڕێیەتی چی کردو لەگەڵ شێدایە لەگەڵ چ کەسێکایە لەگەڵ چی هەڵس و کەوتی هەیە لەگەڵ چێ دادەنیشێ شاگردی چێیە لای سێ مامۆستاکە خوێنێ ئەوە هەمووی بەڕاستی کۆمەڵی خاڵی زۆر گرینگە کە پێویستە لە سەرشانی دایک و باوکەکە ئەگەر ئەوان نەبوون بەراگەورەکەیان مامێکیان کەسێکیان ئەوانەی کەوا مەسەبرێن سەرپەرشتی ئەولادەکان دەکە و پاشان مامۆستاکانی مەکتەب و مامۆستاکانی مزگەوت و دکتۆرەکان و ئەوانە هەمووی بەڕاستی پێویستەکە بەو شێوازە ئاگیان لەو ئەولادە زۆر باشە مامۆستا لە تەمەنی چەندەوە ئیدی مرۆڤ دەبێ تۆ بیرەوە بکەیتەوە مناڵەکەت پەروەردە بکەیت چونکە ئێستا سیر دەکەی لە ماڵەوە منداڵ ڕەنگە هەندێک حرەکەت بنوێنێ ئادا بنیشە بە دیار هەندێک ڤیدیۆ و تەلەڤیزیۆنەوە کە ئێمە بڵێن کوڕە قەینە جارە مناڵە یا جۆرە لباسێکی لەبەر دەکەین دەڵێن قەینە جارە مناڵە یا جۆرە ڕەفتارێکی لەگەڵا دەکەین لە بەردەمی دایک و باوک جۆر ڕەفتارێک لەگەڵ مناڵەکان دەکەن دەڵێن قەینە جارە مناڵە هیچ نازانێ لە کەیەوە مناڵ ئیدی پەروەردە خەزم دەکات لە مێشی خۆیان پەروەردە دەکرێت خۆی تەمە بڵێن دوو خاڵ هەیە زۆر گرینگە ئەوە من حەز دەکەم کە تەرکیزی لەسەر بکەین یەکێکیان حەضانەیە پێدەن حەضانە دایانی پاکردنەوەی منداڵ ئەوە هەر لەو کاتەوە کە دایکە بێ شیری پێ دەدرێ ژەکی پێدرێ پاک دەکرێتەوە دای بینە دامسی ئەو مەسائلانە ئەوە زیاتر لە سەرشانی دایکە ئەو حەضانەیە ئەوە پێدەن حەضانە پاشان قۆناغی چی پەروەردە بێ ئەو کاتە کە منداڵەکە ئەوە خەریکە تەمیز دەبێ ڕاست و
چەپی خۆی دەناسێ لەو کاتەوە ئەو تەربێتە دەست پێ دەکات. یعنی تۆ واز لەو منداڵە بهێنی بۆ خۆی بە کەیفی خۆی تەمەشای چ فلێمە بکە لەگەڵ چ منداڵەکە شەڕە جنێ و نازانم چی فێری بیعاری و لاساری و ئەمانە ببێ بەرە لایکەی بەرەوڵا کاتی پەروەردەی نە هەر لەو کاتەوە زانانی پەروەردەیی دەڵێن منە المەهدی إلى اللحد ئەم پەروەردە هەر لە بێشکەوە هەتاوەکو دەچێتە ناو گۆڕەکە واجبە ئەو پەروەردەیە. شتێکی تر هەیە چکە دەرفەتمان کەم ماوە جاران پشتمان بە حوجرە دەبەست. من چەند جار تا براومەتە حوجرە شەقم خواردووە بە زۆر هەبردومیان بەڵام ئێستا دایک و باوک لە بری مزگەوت یا پەروەرداینەکە پشت بە پەیمانگە ئەهلیەکان دەبەستن کە دڵنیام هەرگیز هیچ شوێنی حوجرە پڕ ناکاتەوە. لەسەر ئەمە قسە چیە لەکوێ پەروەردەی مناڵەکانمان بدۆزینەوە شوێنێک بۆی کە پەروەردەیەکی باش بکرێن. جوان وەڵا جێگا زۆرە مامۆستا خۆی ئەمڕۆ بە تایبەتی جارە ئەوە هەر لە مزگەوتەکانە هاوینان مەدرسەی قورئان دەکرێتەوە ئەم ساڵ بەهۆی ئەم کۆرۆناوە ئەوە هەیە. پاشان هەر لە ماڵەکانی خۆمان ئێستا ئەلحەمدولیلا گەلێک کەسێنی ئەولادەکەی قورئانی خوێندووە و ئەوانە پاشان هەر دەتوانین لەو کەناڵانەوە لێوە ئەم منداڵە ئاگای لە قورئان بێ متابعی بکە قەڵەم قورئان هەیە پاشان ئەم هەموو سەنتەرە هەیە پاشان ئەم هەموو ئێستا وەکو دەڵێ شوێنەکانی کە هەیە. بەڵام ئەوەی ڕاستی بێ ئێمە ئەوەی کە گرنگی پێنادا گرنگی پێنادا ئەگینا شوێن زۆر وەکو عەزم کرد ئەو مزگەوتە ئەوە سەنتەرەکانە ئەو ماڵەکانە ئەو شوێنەکانی کەیە و ئێستا ئەلحەمدولیلا ئەو هەموو کەناڵ و ئەو هەموو شتانەیە خەڵک دەتوانێت زۆر بە ئاسانی ئەولادەکەی بەڕاستی پەروەردە بکە بەس کە ئیهمالی بکە و گوێ نەداتێ ئەو خاڵێکی ترە ئەوە خاڵێکە کە پێ دەڵێن ئەم ئینسانە یعنی مەسئولێتی سەرشانی خۆی بەجێ نەهێناوە تەواو یعنی ئیهمالی کردووە تەواو وازی لە پەروەردەی منداڵەکەی هێناوە. زۆر کەسیش هەیە یعنی ئەوە من بە پێم ناخۆشە وا دەڵم زۆر کەسەیە نازانێت چۆن ئەولادەکەی پەروەردە بکە ئەوە زۆر خاڵێکی زۆر مشکلێ بەڕاستی. زۆر کەسەیە توندوتیژی دەکات کە نابێت توندوتیژی. زۆر کەس هەیە یعنی وا دەزانێت فڵان مامۆستا چاکە بەڵام سەیرەکەی دوایی شتێکی تری لێ دەکەوێتەوە. زۆر کەسی وایە بەهۆی وەرزش و بەهۆی مەسەلا بڵێن باقسەی ساوایان و ئەمانەوە پەروەردەی ناکە لێژ لەوانە پەروەردە نەکرێ ئەوەش خاڵێکی زۆر ناخۆشەکە بە حەقەت بۆ ئەولادی ئێمە. جا بۆیە ئەوەی کە واجب ئەمڕۆ بە حەقەت واجب سەرشانی دایکان و باوکانە مامۆستاکان کە هەڵبستن ئەم کارە زیاتر ینی بە قووەتی کەین بە هێزی کەین زیاتر ئەم مەسەلەی پەروەردەیە پێگەیاندنە تێگەیشتنە بۆ خۆمان خاڵەکان بدۆزینەوە. مەسەلە بوونە مێسا من مەسەلە ئەو بەڕامانێک کە هەمە دەستم لێ دەم لە ئینتەرنێت کام دکتۆری گەورەی ئێستا کە دەربارەی سەردەنی ئێستا بەکارهێنانی موبایل بەکارهێنانی شتەکان منداڵ کە دەچێت بۆ شوێنەکان منداڵ کە لەگە ڕوبەڕووی تەلەڤیزیۆن و کەناڵەکان دەبێتەوە منداڵی خەڵکشتی ئەوە واجبێتەوە دەبێت ئەو پەروەردەیە وەربگری ئەو شێوازی پەروەردەیە وەربگری ئەو زۆر گرنگە زۆر مهمە. جا بۆی ئەگەر ئەو دایک و باوکە ئەوە نەزانێ بەکاری نەهێنێ خۆی مۆماندوو نەکە نەزانە بەس شێوازی ئەولادەکەی پەروەردە بکە ئەوە خاڵێکی لاوازەوە بەڕاستی زۆر ناخۆش. زۆر باش مامۆستا بەکر لەم سەردەمەی ئێستادا لەوانەیە زۆر لەلایەن خێزان و لایەن دایک و باوکانەوە قورسترینیان پەروەردەکردنی ئەم تازە پێگەشتوانێ ئەم گەنجانەی ئێستایە کە پێت وایە کە بناغی پەروەردەیەکی دروست لە منداڵیەوە دەست پێ دەکات تاوەکو لە ئێستادا گیرۆدەی پەروەردەکردنی نەبێت یاخود ئێستا گۆڕاڵیان ناکات یاخود ئەوە تا لە ئێستادا کە گەنجێک تازە پێدەگات و بەگوێ دایک و باوکی ناکات لەوانەیە ڕەوشی جوان نەبێت چی بۆ بکرێت چی بکرێت کە ئەمە بەرەو ئادابە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بەرەو ڕۆشتێکی جوان ببرێت. جوان مامۆستا خۆی عەرزم کردی ینی ئەم بەرپرسیارەتی پەروەردەکردن گوتمان لە سەرشانی دایک و باوکە ئەم دایک و باوکە ئەولادەکان لەشێ لە بەردەستی خۆیانە واجبی سەرشانیانە کە هەر لە منداڵیەوە لەگەڵیان بن هەر چۆن نانەخوا چۆن هەڵدەسێ چۆن وەختەکەی چۆن کاتەکەی چۆن بەرنامەکەی مزگەوتەکات چۆن دەژێن هەڵدەگرێت چۆن خۆی پاک دەکاتەوە چۆن دەچێتە سەر ئاو چۆن وەرزش دەکات چۆن لەگەڵ منداڵەکان تێکەڵاوە بێ شەوانە جار ئێستا ئیوا هەیە منداڵ ئێواران دەرەچێت
لە هەمان کاتێکدا کە حەدیثی پێغەمبەری خوا خاصم کە دەفەرمێ هەر کە مەغریب داهات دەفەرمێ مێل ئەولادەکان نەچن دەرەوە چونکە دەفەرمێ لەو کاتانە شەیاطینەکان بڵاو دەبنەوە شەیاطینەکان بە کۆڵانەکانە بە شوێنەکانە بەڵاوە بێتەوە جاری وایە مەسەر ئەو منداڵە پشیلەیەکە بینێوتە دەگا ئینسانێکە لێ تۆقێ جارێ سەگێکە بینێ جارێ شتێکی تر بینێ لەبەرەوە پەروەردەکردنەکە بەڕاستی هەر لە سەرەتای منداڵی دەست پێ دەکات کە بێنە سنی تەمیز یعنی ئەو کاتێکە ئەو منداڵە ڕاست و چەپی خۆی یانەخۆ هەر بچێ بۆ سەر ئاو خۆی پاکاتەوە تەواو مانە لێوە تۆ دەبێت دەستی پێ بکەیت فێری بکەی فێری زانست و زانیاری بکەیت ئەو بنیە ئەو بنیاتە جارە مەسەلە عەقیدەکە هەر عەقیدەکە هەر تۆزێ عەقل و فانی کردەوە دەبێت فێری بکەیت فێر بکرێت بیر و باوەڕەکەی چۆن خوای پەروەردگاری خۆش بێ چۆن بڕای بەخوا بێ چۆن بڕای بە خاوەنی ئەم ئەرز و ئاسمانە بێ چۆن پێغەمبەری ئیسلام کە پێشەوا و پێشەنگ و پێغەمبەرەکەیەتی چۆن بیناسێ ئەنجەبێت بە زانایان پیاوە گەورەکان ئەو بەرنامە جوانەی کە هەیە کام بەرنامە بە شوێن بەرنامەیە بکەوێ چۆن خوای پەروەردگاری خۆش بێ چۆن پێغەمبەرەکەی خۆش بێ چۆن لەگەڵ پیاو چاکان بێ چۆن لەگەڵ کەسی چاک بێ چۆن لەگەڵ هاوڕێی چاک بێ چۆن فێریشتی چاک بکری ئەو هەموو بەڕاستی واجبە ئەم مەسەلە زۆر سپاس بۆ مامۆستا و بەکر سدیقی نووسەر و باخوا سپاس کە میوانی بەرنامەکە ماوەی بەڵازدان و خۆشەویستان دەچینە لای ڕووماڵی پاملێران مامزین ئەمڕۆ زانیاری و چالاکی نوێ لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان چییە سەرەتا چینە هەولێر لای پاملێرمان ئەمیران ئەمیر ئەمیران سڵاوی خوا لێبێت زانیاریەکان لە هەولێر چین بەڵێ کاک زەلال سەولات و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان من ئێستا کە لە تەلاری پەرلەمانی کوردستانم کە لێرە مەراسیمی یادی 3 ساڵەی کۆچی دوایی مام جەلال قەرارە ئێستا بەڕێوە بچێت لە پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی سەرجەم فراکسیۆنەکان و فراکسیۆنی یەکێتی لێرە مەراسیمی 3 ساڵەی کۆچی دوایی یەکەم سەرۆک کۆماری کورد لە کۆماری عێراق بەڕێوە دەچێت و لە پەرلەمانی کوردستان دیارە دوێنێ یادی بۆ ئەمڕۆ پەرلەمانی کوردستان بە فەرمی یادی ئەم سەرکردەی یان سەرۆکی کۆماری عێراق دەکاتەوە دیارە کاک زەلال لەگەڵ ئەم پرسەیە بەیانیش قەرارە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێ و کۆبوونەوەکە بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت دەبێت لەسەر داواکاری خۆی دیارە لەگەڵ داواکردنی سەرۆکی حکوومەت بۆ کۆبوونەوە کۆمەڵک فراکسیۆن ناڕەزایەتیان دەربڕی لە پێناوەی کە ئەم کۆبوونەوەی ئەم داواکردنی سەرۆکی حکوومەت بۆیە کە بابەتی پرساندن هەڵبوەشێنێتەوە هەر بۆیە بەشێک لە فراکسیۆنەکان هەڵوێستیان وەرگرتووە بە جدی جەختیان لەوە کردەوە کە دەبێت بابەتی پرساندن و بابەتی میوانداری لێکجیا بکرێتەوە من بۆ زانیاری زیاتر لەسەر هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی و تاچەند بەیانی کۆمەڵی ئیسلامی لە کۆبوونەوەکە بەشدار دەبێت دەچمە لای ئەندامێکی پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەبدستارم لەگەڵە مامۆستا ئەگەر بیت ئێرە بەیانی قەرارە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەڕێوەچێ بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت تا چەند فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەشداری ئەم کۆبوونەوەی دەکات. بەناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە ئێمە وەکو یەکەم هێزی ناو پەرلەمان لە هێزی معارەزە بەڕاستی دەمانەوێت ئەو وعد و بەڵێن و بانگەشێکەوە لە پێش هەڵبژاردنەکان کردمانە ئەوڕۆ بیسەرمین بەڕاستی ینی ئێمە نەبینە پاشکۆ ئێمە نەبینە تەواوکەری هیچ لایەنێک بەشی تێکەڵی هیستەمی هیچ لایەنێک نەبین ئێمە دەمانێت بەڕاستی داوای ڕەوای ئەو خەڵکەوە دەنگ دەرەکان بگەین بە شوێنی خۆی ئێمە لە کۆبوونەوەی میوانداری نەک پرسان میوانداری بەڕێ سەرۆکی حکوومەت ئامادە دەبین بەو مەرجەی ئەگەر بێت و بتوانین پەیام و داوا و داخوازی خەڵک لەوێ باس بکەین بەڵام ئێمە قبوڵی هیچ مەرجێک ناکەین هیچ مەرجێک ناکەین بۆی کەوا ئێمە سانسۆرمان لەسەر بێ بۆ نەگەیاندنی پەیام و داوا و ڕەوای خەڵکی ئێمە دەمانێت بەڕاستی بتوانین کە ئەو سوێندە یاسایی خواردومانە بەیانی جێبەجێ بکەین بەرامبەر بەڕێزیان بڵین بڵێ خەڵک بێموچەیە خەڵک بێمەعیشەتە خەڵک بێژیانە هەرچی ژیان و خۆشیە لە کوردستان بەڕاستی نەماوە ئایا جەنابەن ئاگادار نین یان ئاگادارن و بێباکن بۆیە ئێمە بەڕاستی شتانێکەوە خەڵکانێک ناوێت پێیان بڵێ ئێمە دەمانوێت و حەسەب ڕووداوەکانیش هەڵوێستەکانمان دەگۆڕن ئێستا بڕیاری فەرمیتان نەداوە خۆ بەشداری دەکەن یان نا ئەمڕۆکە سعات 12 کۆبوونەوەی سەرۆکاتی پەرلەمان هەیە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لەوێ هەندێک خاڵ دەخرێتە ڕوو ئێمە بزانین هەڵوێست و داوا و داخوازیوان چۆنە ئەو کات ئێمە هەڵوێست خۆمان زواتر دەنوێنین ئەگەر بەشداری بکەنەوە بابەتی پرساندن هەڵەوەشێتەوە یانم بە بابەتێکی جیایە
حتما بە هیچ بەرگە و بابەتێکی پێڕێ و ناخۆ هەڵناوەشێتەوە پرسانەکە یاسایی یەشێکی حەقی پەرلەمانتارانە بەڕاستی هاتنەکەشی مە بەخراتی دەکەین پێخۆشحاڵشین بەڵام پرسانەکە شتێکی ترە میواندارێکە شتێکی ترە بەڵێ کاک جەلال دیارم ئێستا نزیک 6 ڕۆژ بەسەر دابەژنەکردنی موچە تێپەڕ دەبێت دیارەمەش کار و گوزەران و زۆربەی ئیش و کارەکانی لە هەرێمی کوردستان ڕاگرتەوە شاری هەولێرشکە زیاتر لەسەر موچە خۆرانە بازاڕەکان دیارە لە زۆرێک لە بازاڕەکان و دوکانداران پەیوەندیمان پێوە دەکرێت کە بەڕاستی بازار شێواوە بازار شێواوە و جۆرێک لە جۆرەکان ئەم خەیرانەیە کاریگەری لەسەر سەرجەمچین و توێژەکان کردووە چونکە دابەژنەکردنی موچە بێگومان کاریگەریەکی زۆری هێجا ئەم دوو سێ مانگەی ڕابردوش بە تایبەتکە موچە بە لێبڕینەوە دابەشکراوە بێگومان ئەمە کاریگەریەکی زۆر بەسەر هاوڵاتیانەوە بەجێ دەکات دیارە ئێستا مەراسیمی یادی 3 ساڵی کۆچی دوایی سەرۆکی کۆمار بەڕێوە دەچێت دیارە ئێستا مەراسیمەکە دەستی پێکردووە بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سکرتێرەکەی وە سەرجەم فراکسیۆنەکان ئەم یادەیە بەڕێوە دەچێت و ئێستاکە تاجە گوڵینە لەسەر وێنەکەی ئەنجەلال دادنێن دیارە ئەوەی کە دەیبینن لە پەرلەمانی کوردستان بەڕێوە چوونی مەراسیمەی 3 ساڵەیە کە فراکسیۆنی سەوسپی هەڵساوە بەڵێمە کاک جەلال لەمەم زانیاریانە بوون لە شاری هەولێر بۆ ئێوە ڕاستەوە زۆر باشە سپاس بۆ پامنێرمان ئەمران ئەمیر لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی ئازان دەچینەوە هەڵەبجە لای پامنێرمان سامان فەتاح سامان سڵاوی خوا لێ بێت زانیاریەکانی هەڵەبجە چین بەڵێ کاک جەلال سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە لە ئامارەکانی کۆرۆناوە دەست پێ یەکەم کە ڕەوشی هەڵەبجە لە ڕۆژێکی تەندروستی باش ناچێت وە بەرپرسانی تەندروستی وەشداریەوە دەن کە هاوڵاتیان پابندی ڕێنمایە تەندروستەکان بن زیاتر بۆ ئەوەی کە پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا دیارە بە پێوە ئامارانەی کە من دەستم کەوتووە زیاتر لە 50 توشبووی کۆرۆنا لە نەخۆشخانەی وەفا و بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە ئێستادا خەوێنراون و 6 کەس لە ژێر ئامێریە ناسەداین دەستکردایە و ئەم ئەوە گەنێکە پێویستە وڵاتیان زیاتر ڕەچاوی خۆ پارێزی بکەن بۆ ئەوەی کە دوورمن لەو ڤایرۆسە دیارە خولێکی وەرشی بڕیارە بکرێتەوە کە بۆ چواریانەی کچان سبێنێ یاریەکانی ئەو خولە دەست پێ دەکات ئەمەوێ بچمە سەر بابەتێکی دیکە کە ئەویش وەرزی پێگەشتنی هەنارە لە پارێزگای هەڵەبجە کاک جەلال کە هەموو پاییزانێک هەڵەبجە بە هەنارەکەی بەناوبانکە وە لە ئێستاش هەناری هەڵەبجە پێگەشتووە بەڵام وەک دەڵێن ئەگەر بارانێ بارێ تام و چێژی هەنارەکەی هەڵەبجە زیاتر و خۆشتریژە بێ من ئێستا دەربارەی پێگەشتنی هەناریان یاخودەوەی کە هەنار پێگەشتووە یان ماوێتیان پێویستی بە باران بارینەکە هەچمە لای کاک حاجی حێحا کە باخەوانی هەنارە کاک حاجی هەنار پێگەشتووە پێنەگەشتووە هەناری هەڵەبجە بەنای خۆی گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشی بۆ کەناڵەکەتانەکەم سەرەت پێگەشت و بەرەو زیاتر لەمەدا ئەگەر بارانێکی لێ بدا زیاتر جوانە بێت و زیاتر ڕووی بازاری جوانتر بێ بەڵام تر وردەوردا ئێستا سەرەتای پێگەشتەکەیەتی نازانم ئەم ساڵە ناری هەڵەبجە گەورەترە لە ساڵی پارکاک حاجی کەشوهەواکە خاکۆوای هەڵەبجە چۆن ئەم ساڵ بەڵێ وەڵاهی کەشوهەواکو باسمان کرد زۆر لەبارە کەشوهەوای هەڵەبجە بۆ هەنار بەڵام ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتی کە هەنار گوڵەکات ئەگەر بێت و بڵێن جەوەکە باراناوی بێ یا تەڕەتوشی بێت لە کاتی گوڵکردنە احتیمالێت تەسیر لە سەمەر بکایان کەم بێ یا زۆر بێت ئەگەر سەمەرەکە تۆزێک مامناوەند بێ احتیمالی هەنارەکەش زیاتر گەورە بێت و جوان بێت بەڵام زیاتر ئەگەڕێتەوە بۆ خاکەکە و ئاو دێران و هەتاو ساڵانەوە کێشی ساغبوونەوەتان هێوا بزانم ئەم ساڵ هیچ پلانێکەیە بۆەوەی کە بە باشترنی شێوە بتوان بەرەمی هەنارتان ساغ بکەنەوە بە پارێزگاکانی هەرێمی کوردستانە بڵاوی بکەنەوە ڕەوانی دەرەوەشی بکەن بەگشتی جوتیارانی ئەم ناوە کێشی ساغکردنەوەیان هەیە بەڕاستی بەڵام هەندێک جار هەیە چونکە هەنار لە دوو مانگی تایبەت تا پێگات ئەو کاتە تەزەخومێکی زۆر لەسەر بازار دروستە بێت جوتیارەکان ناتوان چۆن نازان چۆن بڵێن بەروومەکەیان ساغکەنەوە بەڵام ئەگەر بتوانرێت بەڕات ئەوش بە حکوومەتەکریان بە
بە بازرگانی ژەکرێ وەڵامتر نازان بۆ بازرگانەکان بۆ نردنە دەرەوە هەرچەند ئێمە حکوومەتی و هەرێمی کوردستان وابزان نردنەوەی زۆر کەمە لە حاڵەتە زۆر باسی کراوە خەڵک زۆر باسی کردووە ئەگەر بکرێت ئەوە ئەنجام بدرێت جوتیارەکان هەم سوودی لێبین و هەم بەروبوومێکی بەناوبانگی هەرێمی کوردستانیش ئەگاتە بازاڕەکانی دەرەوە. زۆر باشە سامان گەر پرسایی لێ بکەی ئەمساڵ بەروبوومی هەنار چۆنە زۆر بووە ئەمساڵ یاخودەر سامان دەمانوێت بزانین ئەمڕۆ فیستیڤاڵی ئەمساڵ فیستیڤاڵی هەنار ئەنجام دەدرێت و ساڵانی ڕابردوو باوکارم و پرسیارەکە زۆر باشە باوکارم پرسیارەوەکە ئەم ساڵ ڕێژەی هەنار زۆریان کەمە ئێوە تا چەند ڕازین لە بەرەمی ئەم ساڵ بەڵی بەروبوومی هەنار ئەم ساڵ تقریبان ئەتوانم بڵێم زۆر نییە بەڵام کەمیش نییە بەو شێوەیە کە بڵێن نییە ئەویش ئەگەڕێتەوە بۆ سەرەتایی گوڵکردن وتم کەش و هەواگەر تەڕ و تووشی بێ یان شێوازێک بێت بەروبوومەکە لەو کاتە گوڵەکە نەبێ بە هەنار هۆکارەکەی ئەوەیە. کاک زال دەربارەی پرسیارەکەت لەبارەی فستیڤال هێنارەوە من قسم لەگەڵ تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە کرد دەربارەی بەجێگاندنی فستیڤال هێنار ئەوان ئاماژەیان بۆ کرد کە بەڵێ ئەم ساڵیش فستیڤال هێنار بەڕێوە دەچێت کە ساڵی ڕابردوو فستیڤالێکی زۆر گەورە لە ماوەی 2 ڕۆژ ئەنجام درا بۆ تایبەت بە خستنە ڕووی هێنار کە زیاد لە 100 میلیۆن دینار داهاتی فستیڤالەکە بوو کە لەلاەن باخەوانانی سنووری پارێزگای هەڵەبجەوە هەنار فرۆشرا و ساڵانە بەجیا کشتتوکاڵی هەڵەبجە و تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە فستیڤالی کشتتوکاڵیەکەنەوە بەڵام ئەمساڵ هەردوو تۆڕی ڕێکخراوی هەڵەبجە کشتتوکاڵی هەڵەبجە بەتەمان بە ئامانگی لە یەک ڕۆژدا و بەیەکەوە فستیڤال هێنار بەڕێوە ببن منەوێ ئاماژە بۆ بکەم بەڵام فستیڤال هێنارەکەوێتە کۆتایی مانگی دەوامێ ئاماژەش بۆ بکەم و لە سنووری پارێزگای هەڵەبجە 10,000 دۆنم باخ کراوە بە هەنار باخی هێنارەیە ساڵانەش 35,000 بۆ 40,000 تۆن بەرەمی هەنارەیە ئێستا کەشوەوەی هەڵەبجە ئاسمانی هەڵەبجە هەورە و پێشبینێکرێ باران بارێ بۆەوەی کە ئیشاڵا کە بارانیش باری تام و چێژەکەی هێناری هەڵەبجە خۆشترە بێ. کاک سامان دەوترێت لە پارێزگای هەڵەبجەدا لە ئێستادا زۆرێک لە جوتیارەکان بەروبوومی وستەق دەچێنن و زۆرێک دەستیان لەم کارە کردووە جوتیاران ئەم بەرهەمە دەچن ئایا پارێزگای هەڵەبجە و دەشتی ئەو ناوچەیە بەپیتە بۆ ئەم بەروبوومە؟ بوو بەرەدانیار من تێنەگەشتم لە پرسیارەکەت و ئەگەر دووبارەی کەیتەوە لەبەروی تێنەگەشتم زۆر باشە پرسیاری ئەوم کرد لە پارێزگای هەڵەبجەدا لە ئێستادا لە تەنیشت بەرهەمی هێنار زۆرێک لە ناوچە کشتتوکاڵیەکان بەروبوومی وستەق دەچێنن لە پارێزگای هەڵەبجە ئەمە کەشوهاوەکەی پارێزگای هەڵەبجە خود خاکەکەی بەپیتە بۆ چاندنیان بەرهەمە؟ بەڵێ دانیار دیارە لە سنووری پارێزگای هەڵەبجە تەنیا لەن دوو جوتیارەوە بەرەمی فستەقە چەنجێ کە لە ماوەی ڕابردووشدا راپۆرتێکم لە بارەوە بەرەمەوە ئەنجامدا کە کشتتوکاڵی هەڵەبجە لە 100 دۆنم لەلایەن جوتیارانی سنوورەکەەوە کراوە بە فستەق بەڵام بەشێکی زۆری ئەو باخانە نەگەشتون بە بەرەم و بەرەمیان نییە تەنها ئەوەیە کە کراون ئەوەی کا بێ بەشێکی کەم لە بەرەمی فستەق پێگەشتوە لەلاەن جوتیارانەوە کە وەگوتم تەنیا دوو جوتیار بەرەمی فستەقیانەیە لەلایەن جوتیارانی سنوورەکەشەوە باەخ و گرنگی زۆری پێدرێەوە دەستیان کردو بە چاندنی فستەق لە بەروی بەرەمێکی جیاوازە و خاک و کەشوای هەڵەبجەش بۆ بەرەمە سەرکەوتووە و ژمارەیەکی زۆر و جوتیار دەستیان داوەتە چاندنی ئەو بەرەمە. زۆر سپاس بۆ پایانێرمان سامان فەتاح لە هەڵەبجە و لەگەڵماناوی سپاس بۆ زانیاریەکان. ئازیزان دەچینە لای زانی بەڵێبینەرانی عەزیز یارمەتی هاوکارانمان بەرنامەی ئەمڕۆژمان پێشکەش کردن میواخوازیین کە سەرجەم بڕگەوەوەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ ماڵتان ئاوا.